بەدەم ئێوارانی پاییزی شاری سلێمانیەوە بەرهەمەکانی خۆیان نمایش کردووە بۆ نوبەرامی خواردنی کوردەواری و مێخەک و ئاڵ و واڵای جلی کوردیت بەرچاو دەکەوێت و دەزانیت ئەمە فێستیڤاڵێکی کوردی و کوردەواریە. چەندین خاتوونی دەستڕەنگین و کاسبکار بەرهەمی ماندووبوونەکانی خۆیان هێناوەتە پارکی ئازادی و لەژێر ناوی فێستیڤاڵی پاییز دەیانەوێت ساغیان بکەنەوە. ئێمە وەکو گروپی سەربەخۆیی مامۆستابەیان کە توانیمان بەشداریمان کردو لەم فیستیڤاڵەیە لەگەڵ گروپی ئەکتینە بە هاوکاری ئەوان توانیمان ئەم فیستیڤاڵی پاییزە ڕێک بخەین بە بەشداریکردنی تەقریبەن 50 کەپر لەگەڵ 50 بۆ 60 مێس توانیمانە بەشداریکردن. جەماعەتێکیشمان زۆرە لە کەلارەوە لە هەڵەبجێەوە لە شارباژیێڕەوانە و لە ڕانیوانێ هەمویان بەشداریان کردووە. فێستیڤاڵەکە تایبەتە بە بەرهەمی جوتیارانی کێڵگەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و نمایشی بەرهەمەدەستیەکانی خانمان لە جلی کوردی و خواردنە کوردەواریە جۆراوجۆرەکان. مەجموعەی خانمی دەستڕەنگینی لەگەڵ ڕێکخراوی ئەکتینە بەشداریمان کردو لە فێستیڤاڵی بەتامی پاییزە. بە ئیشی دەستی بەشداریم کردووە دیزاینی جلی کوردیەکەم ئیشەکانیشمان بردێ لە کڵاو و کۆڵوانە و ئیتر کراس و ئەو ئەکسسوارات جلی کوردی و ئەم شتانە لە ڕێگەی فێستیڤاڵانە ئەمەتوانین هەم بەرهەمەکانمان بە خەڵکی پیشانین هەم ئیسفادە بۆ ئێمەیە و خەڵکیش یعنی بەرهەمەکانی ئێمە ئەناسێت. خواردنی کوردەواری و کەلانە و دۆی کوردی و گەنمەکوتا و حەڵوا بەشداریمان کردووە لە هەڵەبجەی شەیدواتی خواردنەکانمان لێرە خۆمان دروستێکەین و ئەین بە بەشدار بووان. بەشێک لە بەشداربووان گرنگی ئەم جۆرە نمایشانە لەوەدا دەبینن کە هۆکارێکە بۆ باشترکردنی بازاڕی کار و خزمەتێکیشە بە هاوڵاتیان چونکە بەرهەمەکان ڕاستەوخۆ دەگاتە دەست هاوڵاتیان و نرخەکەشی کەمترە لە بازاڕ. سیعرەکانمان یەکدەسە ئەوە نییە بڵێن دەستی دوو بێ ئێستا کابرایەت لێرە ئێمە ڕۆنی مەڕێنی ڕاستەوخۆ بڵێن ئێمە لە دیەکانێنین لێرە کیلۆین بە 20,000 دینار لە بازارە بە 25,000 دینارە نەکری لێدرە و نەیز ئێمە ڕاستەوخۆ یەکسەری فرۆشی ئێستا ئێمە وەکو گوێز و وەکو کەشک و وەکو هەنگوین و شتی کوردەواری ئەنواعمانەیە. فێستیڤاڵەکە ڕۆژانە تا درەنگانی شەو بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.